ئێمە وەکو بەڕێستان دەزانن لیژنەیەکی ڕاستپێرا بووین لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ ئامادەکردنی پرۆژەی لامەرکەزی پارێزگاکان. ئەمڕۆ کارەکانمان تەواو کرد، ڕۆژنووسی پرۆژەکەمان تەواو کرد، بەرزێکەکەینەوە بە سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگا و لەوێەوە لە کۆبوونەوەیەکی فەرمی ئەنجومەنی پارێزگایە بابەتەکە زیاتر دەوڵەمەند دەکرێت و دەنگی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر دەدرێت و دەنێرێت بۆ ئەنجومەنی وەزیران. ئەمە کورتی بابەتەکەیەوە لە هەمان کاتە ئێمە ئەم مسۆدەیەمان لەم ڕۆژانەدا پیشانی و خەڵکە پسپۆڕ و شارەزایانە ئاین کە پرسمان پێکردوون بۆ ئەوەی پێشەوەی کە دەنگانی لەسەر بکرێت لە ئەنجومەنی پارێزگایەوە هەروەها پێمان باشە ڕژنووسی پرۆژەکەمان ببین بۆ ئەو لایەنانەی کە پێشێنەری حکوومەتی هەرێمی کوردستانن کابینەی چونکە دوو ڕێکەوتنی سەرەکی لە بۆ پێشێنانی کابینەکە کراوە لە هەردوو ڕێکەوتنەکە بابەتی سیستەمی لامەرکەزی خاڵێکی گرنگی و دیاریکرا بۆ باسکراوە. کۆبوونەیەکی زۆرە هەفتە لە پرساویەکەی ئیداریمان بینیوە چەند کەسانێکی پسپۆڕ و شارەزا لە بوارەکانی دارایی و کارژێڕی و هونەریە. ینی ئەم بابەتەی ئێمە بابەتێکە هەوڵماندبوونێکی زۆری پێوەیە و بابەتێکە لە ڕاستیدا بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستانە کە لە دامەزراوەیەکەوە کە دامەزراوەکە نوێنەرایەتی خەڵکە داوای گۆڕینی سیستەمەکە وەکو بەڕێستان دەزانن سیستەمی بەڕێوەبردن تا ئەم ساتەوەختە هەموو لایەنەکان ئێمە لەم لیژنەیە کۆچین لەوەی کە سیستەمەکە لە پارێزگاکانە حکوومەتی خۆجەیی بە لامەرکەزی بە ناسەنتەری کارەکانی بەڕێوە ببات بۆ پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە ئەو بابەتی کە کۆبووین بڵێ ئەمە نوێنەرایەتی هەموو هێزولایەنەکانە ئەنجومەنی پارێزگایان پێگەناوە و ئەو بابەتە ئێمە هیوادارین نامانەیە پێش ڕوودا بکەوین هیوادارین ئەنجومەنی وەزیران کە خۆی وەکو پێم وتی یەکێک لە خاڵە گرنگەکانی ئەو ڕێکەوتنە سیاسی کە حکوومەتی هەرێم کابینەی نوێی لەسەر دروست بووە لامەرکەزیە بە هیواین ئەم داواکاری و پرۆژەی ئێمە سوودێکی هەبێ بۆ ئەو پرۆژەی ئەوان چکە خۆیان ئەوان پرۆژەی لامەرکەزیان هەیە. هیوادارین ئێمە ئەم نوێنەرایەتی ئێمە کە نوێنەرایەتی هاوڵاتی پارێزگاکەین بە هەند وەربگیرێ بۆ دوجار خوا نەکردا ئەگەر ئەو پرۆژەیە لە ئەنجومەنی وەزیران وەکو پێویست گوێ لێ نەگیرا و وەڵام نەدرایەوە ئێمە ناتوانین بڕیار بین. ئێمە بابەتەکەیەتەوە ناو ئەنجومەن و لە ئەنجومەنی شابۆ خۆتان نەزانن هەموو شتێ بە دەنگانەوە بە زۆرینەیە و بە نیساب تاوکردن. بەڵێ پەیوەندیمان کرد بە ئەنجومەنی پارێزگای هەولێرەوە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر زۆر پێی باش بوو پرۆژەکەمان و ئاواتی خواست کە ئەم پەتای کۆرۆنا یە لە ئارایە نەبایە لە ئێمە بە زووترین کات کۆبوونایەتەوە بەڵام دیارە بە خۆ دەزانی هەر بڕیاری وەزارەتی ناخۆ و ئەنجومەنی وەزیران هەیە کە قەدەقی هاتوچۆ هەیە لە بینی پارێزگاکان ئەمە هۆکارێکە. دووەم هۆکارێکی کە ئەوە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر تەسەوڕەکەم توشبووی ئەم بابەتیان هەیە ناکرێتەوە لێرەوە ئێمە 11 ئەندام ئەنجومەنین بڕۆینە ئەوێ و ئەوان لەبەر باری تەندروستەکە جنا لە ڕووی بیرۆکەکە و لە ڕووی پرۆژەکەەوەمانیش هەم هەولێر هەم دۆک باوەڕیان بەوەیە کە پرۆژەیە کە پێشکەشی حکوومەتی هەرێمی کوردستان کرد. خاڵە سنووریەکان لە بۆ خۆ باشە زانی خاڵە سنووریەکان ئەوە فیدرالیە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغا لەسەر چۆنێتی ئێمە بەڵام ڕێژەیەکێکە بۆ پارێزگاکە ئەگەڕێتەوە ئێمە داوای ڕێژەیەمان نەکردو. دەڵایەوە دوو جۆرە وەڵامی هەیە وەڵامێکیان بە خۆیان بڵێ بۆ باسی ناکەن وەڵامەکەی ئێمە کە باسمان کردو ئێمە ئەنجومەنی پارێزگا و ئەوەی کە لە مادەی ژمارە سێ مادەی هەیە مادەی ژمارە 2 مادەی 5 27 باز لە لامەرکەزیەکە
و تەسەوریش ناکەمەوان باسییان نەکرد بێ ئەگەر لە دوانەکانی هەم بەڕێز سەرۆکی ئەنجومەنی دووهۆک و هەولێر کە لە ماوەی کارکردنی ئێمە بەم پرۆژەیە بە هەمان شێوە ئەوانیش داوای ئەویان کردووە کە سیستەمی دامەرکەزی وەکو پێشموتی لە ڕێکەوتنی ینی پیکابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستانێکە لە خاڵە گرنگەکانی ئەوەیە.